شانزدەهەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقام لە شاری مریوان بەڕێوەچوو کە ئەم فستیڤاڵێکێکە لە فستیڤاڵە دیارەکان کە چەندین با بڵێن گروپ لە پارچەکانی تری کوردستان و چەندین گروپی بیانیش تێدا بەشدارن کە لە کێبڕکێدا بن و دواتر خەڵات بەسەر سەرکەوتوەکاندا داپەشەکرێت. شانزدەهەمین خولی فستیڤاڵی شانۆی سەرشەقامی مەریوان بە ناساندنی گروپ و کەسە سەرکەوتووەکانی کۆتایی بەکارەکانی خۆی هێنا. شانزدەهەمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقامی مەریوان دوای 5 ڕۆژ و کێبڕکەی نێوان 40 گروپی شانۆیی ناوخۆیی و 4 گروپی بیانی کۆتایی بەکارەکانی خۆی هێنا و لە ڕێوەڕسمێکیشدا سەرکەوتووەکانی ئەم خولە خەڵات کران. لە ڕێوەڕسمی کۆتایی ئەم خولەدا کە بە ئامادەبوونی پارێزگاری سنە و جێگری وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی ڕۆشنبیری ئێران و ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەندان بەڕێوەچوو سەرەتا ڕێزگیرا لە 3 هونەرمەندی کوردی بواری شانۆ کە بریتی بوون لە دکتۆر قوتبەدین سادقی و مەجید ئەمرایی و کەژاڵ ڕاستبین. من بوومە خاوەن خەڵاتی یەکەمی ئەکتەری ژن. یەکەم جار بوو لەم فێستیڤاڵە بەشداریم ئەکرد و دڵنیام بۆ ساڵانی داهاتوو پێم خۆشە دیسان بەشدار بم چونکە بەڕاستی فێستیڤاڵێکی باش و سەرکەوتووە. لە بەشی نێودەوڵەتی فستیڤاڵی ئەمساڵی مەریوان خەڵاتی باشترین بەرهەم درا بە شانۆیی سێوی 21 لە شاری چەمچەماڵی هەرێمی کوردستان و خەڵاتی تایبەتی فستیڤاڵیش لە 12 بەشی جیاجادا پێشکەش کران. شانۆیەکەی ئێمە سەبارەت بە ژیان و کۆسپەکانی خاوەن پێداویستێ تایبەتەکان بوو لەلایەن خەڵکەوە زۆر پێشوازیمان لێکرا. ئێمە بە بەرهەمێک لە پارێزگای گەیلانەوە بەشدار بووین. توانیمان لە بەشی منداڵاندا 2 خەڵاتی یەکەم لە بوارەکانی دەرهێنەری و ئەکتەری وەربگرین. فستیڤاڵێکی زۆر باش بوو، سوودمەند بوو بۆمان. فستیڤاڵی ئەمساڵی شانۆی سەرشەقامی مەریوان کە بە گەورەترین ڕووداوی بواری شانۆی سەرشەقام لە ئێران و ناوچەکە ئەناسرێت لەلایەن خەڵکەوە پێشوازیەکی زۆری لێکرا و لە ئاست ئێرانیشدا لەلایەن هونەرمەندانەوە گرنگیەکی زۆری پێدرا و ئەمەش وای کردووە بەرپرسانی فستیڤاڵ هیوادار بن لە خولەکانی داهاتوودا بتوانن زیاتر گەشە بەم فستیڤاڵە بدەن.